دۆغەوا و داندۆکم لێنابوو. خەڵک تا چەند حەزی لێ بوو ماشەڵڵا پێما بێن نەماوە نەما خلاص بوو وە بە نەکەت زۆر لە مێژە نەما ئەوە شەندۆکە ئەوە داندۆکە ئەوەش داندۆکە ئەو ڕوونەش لەسەرەکەین ئەو ڕوونەش بە سەداکەین ئەو داندۆکەش لە شیرێژە پێکاتیا دەگەگەنمە کوتای ئەو نانەش بەڕوونی ئەیوانی سۆرەکەین و بە سەداکەین. ئەدیەوە چ بۆ هەمیان خواردنێ دۆغەوا بوو کفتە دۆغەوا بوو ئینەسپی ئەویش پێک دێ لە پیواز و کەرەوز و قیمەی سۆرەکەین و هەندش لە بڕوشی پێک دێ بە ماستیش شلەکەینەوە پەلکە پیواز و کەنگراتە ناوەکەین نەجا کفتا داوێنێ. باشە تۆ ئەوڕۆ لەو ڤیسیڤاڵی بەشدارت کرد بە جلوبەرگی کوردیەوە هەستت چۆن بوو؟ هەستێکی زۆر خۆشم هەیە داواکارم جلوبەرجی ئێوە کوردی دەبە بکەن هەموو ستان دەکاتینە بە پانتۆڕێ و ئەوەی ئێستا ڕۆژێ هەوڕۆ دەبی جلی کوردی بی جلوبەرجی کوردی جوانە بەس ئیخەدیم نەک ئەوە لاقتا ئێرە ڕوودبی ئەوە جلکی کوردی نییە ناوەڵا خواردنەکە بۆ خۆشت حەزت لەو خواردنانەیە هیچ خواردنی دیکە حەز ناگەر خواردنی کوردی ئەمن بە زۆری هەموو شتی کوردەواریە ئەمە بە خۆک فۆکلۆری نێ لە ڕوانزەکە لە پورەی گەورن هەیە زۆر شتی بازار و شتی ناخۆم بەخوا ئەگەرم ئێستا تەماتەش ئیدیکە ناخۆین هەلە هێلکەی پێداچی هەمووی کوردەواریەکڕم ئەی ئەوە تەندروستی ساخترە سعد و چەند ساڵی ئیوا ماویەوە ئەمن نارێم کاکە دەمانی خۆت ناڵێت نارم تەمەنی خۆ کیژی ڕوانزەی یعنی بەس لەو کاتیەوە هەر خواردنی کوردەواری خواردەوە بۆیە ئەرێوەڵا لە ماری بابی خۆشم هەشتی کوردەواری لێ ئەنا داکەم ژنەکی زۆر ڕەنجین بوو ئەرێوەڵا یعنی ئێستا بە خەڵکی دەڵێ ئەو خواردنە کوردەواریانە بخۆن لە باتخواری کوردەواری بخۆن باشترە نەکەی دیکە ئەبینی هەموو ڕۆژە هەبرنج و مەرەگە هەبرنج و مەرەگەوە نابی ئەمە ڕۆژە ساواری لێنین ئێچێ نیشتێ لێنین ئێچێ کفتە سۆرا لێنین ئێچێ کفتەی سپی لێنین ئێچێ داندۆچێ لێنین ئێچێ دۆینێ لێنین ئەوانە هەتاجم ئاگاتۆ سەری دێ عافێتان بێ زەمانە هەر وەقەدی میز نەگۆڕا هیچ نەگۆڕانی ئەمە هەوەکو دەستوری زەمانە خاتون سڵاو سڵاو لە ئێوەش بێ بەخێرانی کەناڵەکەتان دەکەم زۆر مەمنون زۆر سوپاس ئەمڕۆ بەشداری ئەو ڤیسیڤاڵت کردووە ڤیسیڤاڵەکە چۆن بینی؟ وەڵی ئەوە سێم فیستیڤاڵە بەڕاستی فیستیڤاڵێکی خۆشە لە ڕووی هەموو شتێکەوە ئافرەتانش بەشداریان کردووە بە کاری دەستی و بە هەموو شتێک بەشداریان کردووە لە هەموو شوێنەکانەوە خەڵک هات بوو پێ چۆن بوو ئەو جیاوازی ئەو تێکەڵاویە لە هەموو ناوچەیەک وەڵی شتێکی باشە بەڕاستی ئەو تێکەڵبوونە حتمما ئافرەتەکان چاویانە بیتەوە لە داهاتوو لۆ فیستیڤاڵی داهاتوو باشتر بەشداریەکەن ئەتۆ بۆ خۆت سەیری ڤیسیڤاڵەکەت کرد بەرهەمەکانت بینی چ بەرهەمێک زیاتر بەدڵ بوو چیت کڕێ؟ وەڵی بەشداریم کرد یعنی هەمووش بە ناوی داگەڕیام بەڕاستی هەندێک ترێ هەبوو ترێ زۆر سەرنجڕاکێش بوو لەو ترەیە تقریبان بۆ خۆم کڕیوە بە زۆر جوان بوو بە هەموو ئەوە بەشداریان کردیە بەڵام ئەم ترێ زۆر سەرنجی ڕاشێشم چۆنە ئافرەتان بەکاری دەستی بۆوانە بەشدار دەبن ڕێگایەکە بۆ ناساندنی ئەوان بە بەرهەمەکانیان دەناسێنن وڵی زۆرم پێ باشە ئینشاءڵڵا لە ڤیستیڤاڵی داهاتوو ئافرەتان زیاتر ئەبن هەرچەندە ئافرەتانی مەی ئەو دەڤەری زۆر باشن لە بەشداریکردنی ئەوشانە بەڵام ئینشاءڵڵا لۆ داهاتوو باشتر بەشداریەکەن تو بەیانیش دێەوە دەڵم بەیانیش بەردەوام دەبێت ئینشاءڵڵا بەیانی دێمەوە لەبەرەوەی ئەوڕۆ زۆر ماندی بووینەوە قەڵە باڵغێ بەس بەیانی لەوانێ وڵا ها بە حکومی ئەوەی گەشتیاری ئێرەشا ئەوەی گەشتیاریە سنوورەکەمان لەوانەیە گەشتیارەکان زیاتر سەردانی ئێرە بکەن و قەڵە باڵغتریش بیت ئینشاءڵڵا سپەس بەشداریەکەم هاتون سڵاو سەرچاوە بەخێر بن سەرچاومەن و سپاس ئەمڕۆ بە جلی کوردیەوە بەشدارت کردووە لەو ڤیسیڤاڵی هەستت چۆن بوو؟ وەڵا هەستێکی زۆرم خۆش هەستێکی زۆر خۆشم هەیە بە جددی ینی ڕۆژێکی زۆر تایبەت بوو ینی هەنێک شتێ سەرنجی زۆر ڕاکێشام خەڵکەکەی شوێنێکی خۆشە ینی شتە خۆماڵیەکان وەکو ترێ وەکو هەنجوین وەکو مڕەبا وەکو ترێ ینی هەنار بە جددی شتێکی زۆر تایبەتی خۆش بوو تۆ لەکوێوە هاتووی بەشداری لەو ڤیسیڤاڵەکە؟ خەڵکی سۆرانم لە سۆران بەڵێ
ئێستاش ئەو جل و کوردیانە وەکو تۆ دەپۆشترێن لەو ناوچەی خەڵک زیاتر ئافرەتان بەتایبەت زیاتر ئەو جل و بەرگان لەبەر تۆ هەمووشە ئەو جلان دەپۆشیت؟ ئەرێ وەڵڵا ینی زۆر حەزەکەم جلی کوردی بپۆشم زۆرم حەز لێە بەڵێ. هیچ شتێکت لێرە کڕی ئەمڕۆ سەرنجی ڕاکێشابی بیستێنی وەکو شتی ئافرەتان کە کۆمەڵک ئافرەت بەشداری کردەوە؟ نەوەڵە تۆزێک تاخیر هاتوومە لەبەرەوە هیچم نەکڕیوە ینی کەمێک پێش ئێستا گەڕام سوورام شتی زۆر جوانم بیر بەس هیچم نەکڕی. بەیانی شەر بەرداوام دەبێت دەتوانین ئیشاڵڵا گەڕێک پرێ بۆنە.